ئەگەر کەسێکت بینی زوو تۆڕە دەبی یاخود زوو عەسەبی دەبی لەسەر شتێکی زۆر سادە و ساکار، تەنانەت خەڵکیش باسی ئەوە دەکەن کە ئەو کەسە زوو تۆڕە دەبی یاخود زوو عەسەبی دەبی. ئەو بزانە ئەوە بە سێ تایبەتمەندی زیان دەکرێتەوە. یەکەمیان ئەو کەسە کەسێکە زۆر عاتفیە، لەلایەنی سۆزداریەوە کەسێکی حەنونە، کەسێکی عاتفیە. دووەمیان کەسێکی زۆر ڕازگۆیە و کەسێکە قسەی ناو دڵی خۆی نهاتەوە، یەکسەر جورئەتی ئەوەی هەیە، ئازایەتی و گوێری ئەوەی هەیە یەکسەر بە بەرامبەرەکەی دەڵێ، ئەوەی لە ناو دڵیتی یەکسەر باسی دەکات. یعنی کەسێکی ڕوبەڕووە، ئەوە وەکەوەی کە خۆمان دەڵێن کەسێکی ڕوبەڕووە، وەکەوەی دەڵێ قسەم لە ڕووە. سێمیان کەسێکە دڵێکی زۆر باشی هەیە، ئەو کاتە هەستی پێ دەکەی کاتێک کە لەسەر عەسەبیەکەی ئارام دەبتەوە، یعنی هێمن دەبتەوە، پاشان وەها تەعامل لەگەڵ دەکا، وەها مامەڵە لەگەڵ دەکا کە ئەنەو هیچ ڕووی نەبێت.